ناوم فاطمة تمانم 23 ساڵە لە سلێمانیەوە هاتووم لەگەڵ ڕەفیقەکانم ئەمڕۆ بەشداریم کردووە لە زیاتر بۆ گەشت و شتە چوون بە پاسکیلەوە. ئەمڕۆ 6 ڕۆژی جانی پاسکی سواری لە شاری هەڵەبجە ئێستاین بە پێشبڕکێک لەسەر ئاستی کوردستان بە مەبەستی چاوکرانەوەی کۆمەڵگا بە زیاتر بەڕووی ئەم وەرزشە سوودبەخشەیە و بە دروشمی ژینگەی وەرزشی تەندروستی ئێمە چالاکیەکەمان ڕێخستەوە وەکو بەڕێبەرایەتی لاوان و بە هاوکاری دکتۆر هەڤاڵ زۆر سپاس دەکەین کە هاوکارمان بوو لەم پێشبڕکێیە. ئامانجمان لێی ئەوەیە کە بەردەوام ئەم جۆرە چالاکیانە بکرێت و هانی خەڵکان بدەین بۆ ئەوەی کە ببنە بەکارهێنەری پاسکیل و ئەو سوودە زۆرەی هەیەی ئەوانش پێیان بگێت. و بەنسبەت کچانەوە ئەمڕۆ بەداخەوتەنای یەک کچ لە شاری سلێمانی و بەشداری کردو کەواتە ڕێژەی کچان زۆر کەمە لەم جۆرە پێشبڕکیانە. هیوادارم بۆ ساڵی ئایندە کچان زیاتر ڕوو لەم وەرزشە سوودبەخشە بکەن.